ئەمڕۆ سەدان هاوڵاتی لە سنووری قەزای بەردەڕەش لە ژنان و پیاوان و کوڕ و کچانی ناوچەکە پەیوەندیان بە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کرد لەلایەن مەڵبەندی چواری ڕێخستنی دهۆک و کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش لیژنەی باڵای مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشوازیان لێکرا. سەرجەمیان بەڵێنیاندا لەسەر ڕێبازە پیرۆزەکەی سەرۆک مامجەلال بەردەوام بن. لە سەرەتای ڕۆیڕسمی پێشوازی لە هاوڵاتیانی ناوچەکە بۆ نێو هاتنەناوی بۆ ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ساتێکی ماتەمێنی بۆ ڕۆحی پاکی سەرۆک مامجەلال و سەرجەم شەهیدان بە سرودی مەشخەڵان ڕاوەستان. دواتر وتارێک لەلایەن هەڤاڵ سامر محەممەد ڕەشید بەرپرسی کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش پێشکەش بە ئامادەبووان کرا. کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش لە سەرەتای کردنەوەی دەرگاکەیەوە بەردەوام لە خزمەتی چینی قەزای بەردەڕەش و ناحیە و گوندەکان بووە. ئەمڕۆکەش بە خۆشحاڵین بە پەیوەندی بە ڕێزدان بە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە وەکو کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش لە سەرجەم گوندەکان ناحیەکان قەزاکان وا دیارە کە تاکە کەسین تاکە لایەنی سیاسین لە قەزای بەردەڕەش ماڵ بە ماڵ گوند بە گوند ناحیە بە ناحیە و لە سەنتەری قەزا لێتان دوور نەکەوتنەوە. خوشک و برایانی بەڕێزم، ئێوەش بەخێر بێن بۆ ماڵە گەورەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان. هەڤاڵ ئاراز محەممەد ئاغا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسی مەڵبەندی چواری دهۆک و سەرپەرشتیاری بانگشەی هەڵبژاردننی پارێزگای دهۆک ڕادەگەیەنێت کارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەردەڕەش وای کردووە ڕۆژانە لە کچان و ژنان و پیاوانی ناوچەکە پەیوەندی بە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بکەن. هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئێش و ئازاری خەڵکی ناوچەکەیە. پێشەچی خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ پۆلێک گەنج لە دەڤەری قەزای بەردەڕەش کە بە سەدان گەنج بوون لە کچ و کوور پەیوەندیان بە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە مەڵێن و پەیمانیاندا کە لەسەر ڕێبازەکەی سەرۆک مامجەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام بن و لەلایەن مەڵبەند و تیمی مەڵبەند و کۆمیتە و لیژنەی باڵای مەکتەبی ڕێخستن پێشوازیان لێکرا لە ئەوەی لە چوارچێوەی ئۆرگانە ڕسمیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان جێیان بکرێتەوە. هەمان خۆشحاڵی خۆمان دەردەبنەوە لە هەمان کاتداش هەم بە بۆنەی لیستی هاوپەیمانی کوردستان و هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە هەمویان جەختیان کردەوە لەوەی کە لەمڕۆ بانگەشێکی بۆ لیستی هاوپەیمانی کوردستان و کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و لیستی هاوپەیمانی کوردستان لە قەزای ئاکری و بەردەڕەش شێخان دەکەن. ئەمەش جێگای دڵخۆشیە کە عەدەدێکی وا بە شێوازێکی زۆر پەیوەندی بە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن کە ئەمەش دووبارە باوەڕدانە بە یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێبازەکەی. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەگەڵ خەمی خەڵکدا بووە. هەر ئەمە ژوای کردووە ڕۆژانە پۆل لە گەنجانی بەردەڕەش بێنە نێو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن. وەڵای من بە خۆمەک و گەنجێکی دەڤەری قەزای بەردەڕەش حەزم کرد بێمە ڕێزی یەکێتی نیشتیمانی کوردستان سەر ڕێبازی مامجەلال بۆ ئەوەی کە لە نێزیکەوە بزانین کار و چالاکییانیان چۆن خزمەتی ئاولاتیان قەزای بەردەڕەش دەکەن. وەکو ئاولاتی پەرزن عەلی تا ئیبراهیم کە ویستم باتمە ناو یەکێتی کە ویستم خزمەتی دەزانیم کە خزمەتی فەقیر و هەژاران دەکەن خزمەتی دەڤەرەکەمان دەکەن. ئەم لە هەموو زاریان بێلایەن بیمەوە کە هاتمە ناو حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە پێویستم زانیە خزمەتمان دەکەن خزمەتی دەڤەرەکەی کردیە و یعنی ئیشی کردێرە بۆ خەڵک. ئەمڕۆ بە سەدان هاوڵاتی لە سنووری قەزای بەردەڕەش پەیوەندیان بە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کرد و هەمویان بەڵێنیاندا کە لەسەر ڕێبازە پیرۆزەکەی سەرۆک مامجەلال بەردەوام دەبن. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.